فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان بە دوو قۆناغی جیاو لە ڕێگەی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە هاوکاری دەگەێنێتە هەژارانی سنوورەکە. قۆناغی یەکەمی هاوکاریەکان کە بریتیە لە سەبەتەی خۆراکی پێویستی ڕۆژانە و لەلایەن سەرۆکی فراکسیۆن و بە هاوکاری خێرخوازان دابین کراوە گەیەندراوەتە 180 خێزانی هەژار و کەم دەرامەت. ئەمڕۆژ 200 کارتۆن خۆراکی دیکە ڕادەسی مەڵبەند کراو لە ڕێگەی ئەوانیشەوە دەگەیەندرێتە دەستی 200 خێزانی هەژار و بە تیمێکی تایبەت دابەش دەکرێن. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان دیارە هەر لە سەرەتای دروستبوونی ئەم قەیرانەوە وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی هەم شەرعی هەم ئینسانی هەم قەومی و نیشتیمانی لە ڕاستیدا هەستمان کرد کە بەهۆی کە خەڵکێکی زۆر بەهۆی ئەم قەیرانەوە بەهۆی نەبوونی کارەوە بەهۆی مەنعتەجەولەوە تووشی حاڵەتێک بوون کە لە ڕاستیە وەکو ئەوەی کە خوای گەورە فەرمی ئەو ئیطعام فی یوم ذی مسغبة یەتیما ذا مقربة ئەو مسکینا ذا متربة، یعنی ئەو مەسغەبەیە کە خوای پەروەردگار لە قورئانە ئاماژەی پێ کردووە واتە ڕۆژی برسێتیەکی زۆر خەڵکانێک کە ئەوەندە برسیانە ئەوەندە نەبوون بە تەواوەتی وەکو بڵێ پشتیان داوێتی بە زەویە. ئێمە وەکو هەستکردنمان بەم حاڵەتە بەڕاستی وەکو ئەرکێکی سەرشانی خۆمان لە ڕێی خێرخوازانەوە کەمپینێکمان ڕاگەیان بۆ هاوکاریکردنی خەڵکی فەقیر و هەژار و نەدار. سواز بۆ خوای گەورە تاکو ئێستا کە لە خزمەتتانان ئێمە توانیومانە لە ڕێی خێرخوازانەوە تقریبا دەوری 7,000 ماڵ بە سەبەتەی خواردن بەسەرکەینەوە. لای خۆیەوە دیاری محەممەد لێ پرساوی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان سوپاسی فراکسیۆنی کۆمەڵ و سەرۆکەکەی دەکات و دەڵێت ماوەی مانگێکە فراکسیۆنی کۆمەڵ لە هاوکاریکردنی خەڵکانی هەژار و کەم دەرامەت بەردەوامە و دەستی هاوکاریان گەیاندۆتە گوندەکانیش. لێ پرساوی مەڵبەند ڕۆڵی خێرخوازانیش لە هاوکاریکردنی خەڵک و متمانەیان بە فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان بەرز دەنرخێنێ. ئەمڕۆ کاروانی دووەمی هاوکاری خێرخوازیەکانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان گەیشت بە مەڵبەندی سلێمانی کە بۆ ئەوەی دابەشیکەین بەسەر هەژارانە لە سنووری مەڵبەند. جێی خۆیەتی بەڕاستی سپاسی تایبەتی سەرۆکی فراکسیۆن و ئەندامانی پەرلەمانی فراکسیۆنەکە بکەین کە ئەوان ژیان توانی لە ماڵەوە دابنیشن و هاوکاری کەس و کار و دراوسێ و نزیکەکانی خۆیان بکەن. بەڵام بۆ ماوەی مانگێکە شار و شار تەنانەت هەندێک لە گوندەکانیشیان بەسەر کردوێتەوە بۆ گەیاندنی هاوکاری و خێرخوازی. هەروەها سپاسی خێرخوازانەکەین کە و متمانەیان داوەتە فراکسیۆنی کۆمەڵ کە هاوکاری خێرخوازیەکانیان بگەن بۆن پارەکانیان بگەن بۆن و ئەوانیش بگەنەوە بە هەژاران. لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕاگەاندنی قەدەغەی هاتوچۆ لە هەرێمی کوردستان سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە شاری هەولێر بە هاوبەشی لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشین کەمپینێکی خێرخوازی بۆ هاوکاریکردنی هەژاران ڕاگەیاند و تا ئەم ساتە نزیک بە 7,000 خێزانی هەژار لێی سوودمەند بوون و خۆراکی پێویست بەسەر 7,000 خێزان لە سەرتاسەری هەرێمی کوردستان دابەش کراوە.